یادی 24 ساڵی دوا ماڵ ئاوایی کۆچی دوایی مامۆستا ئیبراهیم ئەحمەدە. مامۆستا ئیبراهیم ئەحمەد ڕووناکبیرە، نووسەرە، ڕۆژنامە نووسە، هەروەها سیاسەتمەدارە، کەسێکی خاوەن فکر بووە کاتێکدا هەموو ئەو سیفەتانی تێدا بووە کە پێویستە لە کەسێکی قائیدا هەبێت، پێویستە لە کەسێکی پێشەنگا هەبێت. لەگەڵ ئەوەدا کاریزمایەکی دیاری ناو کۆمەڵگەی کوردی بووە کە هەتاوکو ئێستاش بەرهەمەکانی تاکو ئێستا ئەو خەباتە سیاسی و ڕۆشنبیری کە لە کۆمەڵگەی کوردیدا کردوێتی کاریگەری و ڕنگدانەی لەسەر هەر چوار پارچەی کوردستان هەبوو. ئەو هەوڵانی کە مامۆستا ئیبراهیم ئەحمەد لە بواری نەتەوەییدا داوێتی کە چەندێک ویستوێتی کە یەکڕیزی نێو ماڵی کوردی بە پتەی بهێڵێتەوە چەندێک توانیوێتی کە کاری ڕۆژنامەگەری لە کوردستاندا لە باشووری کوردستاندا پێش بخات کە خاوەن و دامەزێنەری سۆمایەکێک لە گەورەترین ڕۆژنامەکانی کوردستانە، ئەویش کە گەلاوێژە کە ئەم ڕۆژنامەیە لەگەڵ ئەوەی کە ڕۆژنامەیەکی ڕۆشنبیری بۆ بەڵام لەگەڵ ئەوەدا پەلی کوتوێتە سەر چەند بابەتێکی سیاسی کە ئەمەش یەکێکە لەو کارە گرنگانی کە مامۆستا ئیبراهیم ئەحمەد لە ماوەی ژیانی خۆیدا کردوێت. ئێمە ئەمڕۆ بۆ گفتوگۆکردن سەبارەت بە وێزگەکانی ژیانی مامۆستا ئیبراهیم ئەحمەد لە چەند ڕۆکی جیاوازەوە لە ڕووی ڕۆشنبیری، لە ڕووی سیاسیەوە، لە ڕووی کولتوری و نەتەوەییەوە ئێمە چەند تەوەرێکی جیاوازمان هەبێت. سەرتا گفتوگۆ دەکەین لەگەڵ زۆربەت مامۆستا دانا ئەحمەد کە بەڕێزیان مامۆستای زانکۆن سەبارەت بە ئەوەی کە مامۆستا ئیبراهیم ئەحمەد لە ڕووی ڕۆشنبیریەوە هەروەها لە ڕووی فکری و ئەدەبیەوە لە ڕووی زمانەوانی و زمانپاراویەوە چۆن توانێتی کە خزمەت با کۆمەڵگەی کوردی بکات. مامۆستا دانا سڵاو لێبێت، بانی باش زۆر بەخێر بیت. بەخێر بیت. باز لە ئەو قۆناغانی مامۆستا ئیبراهیم ئەحمەد دەکەن کە لە ڕووی مێژووی ڕۆشنبیری و هەروەها سیاسیەوە پێیدا تێپەڕیوە. وەک گوتمان قەڵەمی مامۆستا ئیبراهیم ئەحمەد قەڵەمێکی بێ ئەندازە بە ڕۆشت و دیارە لەناو ئەم کایی کە پێوترێ کایی کلتور و ڕۆشنبیری کوردی. بەڵام من ئەمەوێت ئەمڕۆ جیاواز لە با بڵین یادکردنەوەکانی ساڵان سێ خاڵی سەرەکی هەیە زۆر گرنگە بەلامەوە کە باسی لێوە بکەین. خاڵی یەکەم لە ناو مێژووی ئەم میلەتانەیە کە پێی ئەوتێ میلەتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە، ئێمە یەکێک لەو ئەستێرانەی کە هەمانە و لە ناو مێژووی ئەدەبیاتی عەرەبیە ناوێکی زۆر دیارە، پیاوێکە زاتێکی گەورەیە، یەکێکە لە بیریار و لە وتاربێژ و وتارنووسە گەورەکانی عەرەب بە ناوی مستەفا کامیلەوە. ئەم پیاوە خەڵکی میسر بووە و یەکێ بووە لەو کەسانەی کە ینی ئەستێرەیەکی پرشنگدارە لە ناو مێژووی سیاسی و مێژووی کللتوری و مێژووی ڕۆشنبیری و مێژووی خەباتجێڕی عەرەبیە کە لاپەڕەکانی مێژووی میسر هەڵە دەینەوە یەکسەر باسی ئەم زاتە ئەکەن و یەکەم سیما یەکەم با بڵین جیاکەرەوەی ئەم زاتە کە بازەکەن ئەڵێن نەگەیشتۆتە تەمەنی 20 ساڵی واتە لە 19 ساڵیە وتاری نووسراوی هەبووە، وتاری نووسراوە، یعنی یەکەم جیاکەرەوەی زیرەکی و بەبڕشتی و لێهاتوویی و توانە و کەفاءەت و توانستی بیرکردنەوەی ئەم زاتەکە کە بازەکرێ ئەو خاڵەیە کە ئەڵێن پێش ئەوەی بگاتە تەمەنی 20 ساڵی وتاری نووسیوە. باش ئەمە بەجێ هێڵینەوە بۆ ئێرە بۆ لای خۆمان. مامۆستا ئیبراهیم ئەحمەد لە ساڵی 1940 لەدایک بووە، وایە؟ لە ساڵی 1932 باشە لە 14 هەتا 32 چەندەکە؟ 18 ساڵەکە. لە 18 ساڵی یەکەم وتاری نووسیوە، یعنی لە پێش ئەوی عەرەب باسی لێوە مستەفا کامیلەوە. بەس کێشەکە لە چیایە؟ کێشەکە لەوایە ئەوان توانیویانە ئەو دەنگە ئەو سەدایە ئەو زایاڵەیە بگەنە ئێمە و بگەێنە میلەتانی دنیا کە خاوەنی کەسایەتێکی سیاسی و بیریاری ئاوان، بەس ئێمە نەمانتوانێتەوە بکەین. ئەزانی ئەگەرنا ئەمەوێ خاڵی یەکەم ئاماژە بۆ بکەم کە مامۆستا ئیبراهیم ئەحمەد دەبێ وەکو کەسایەتیەکی ناو مێژووی مرۆڤایەتی تەماشا بکرێت، نەک تەنها میلەتی کورد. بەڵگەشمان بۆ ئەم خاڵەیە کە چەند گرنگە. ئەزانی ئەوە خاڵی یەکەم. خاڵی دووهەم بڵێ حاڵەتێک هەیە لە ناو هەندێک لەو کەسانەی کە ئەها لە ناو مێژووە پیانەوتێ بلیمەت. بلیمەت چییە؟
بلیمەت ئەوەیە کە لەیەک دەرگانایە لەیەک بابەت نادوێ باشە مامۆستا ئیبراهیم ئەحمەد سیاسی بووە ڕۆژنامە نووس بۆ ئێستا باستان کرد ڕئیس تەحریری گۆڤاری گەلاوێژ بووە محامی بووە ئەو سەرلەمە پیان تو ئەوقات بە محامیان تو ئەوقات خەباتجێڕێکی سەرسەختی مەدەنی ئەو کاتە بۆ مەدەنی لە محکەمە دیفاعی لە فەلاح کردووە ئەو قەزیانەش باس دەکەین دکتۆر دواتر باشە دوای حاکم بووە چۆتە شاخ سکرتێری حیزب بووە دوای باڵی مەکتەبی سیاسی بووە دوایی لە 75 چێتە دەرەوە گۆڤارێک دەرەکات چریکەی کوردستان ڕۆمان نووس بووە دوو ڕۆمانی گەورەی هەیە ئێستا سێم ڕۆمانیشی چاپکرێەوە باش چیرۆک نووس بووە خازی هەیە لە وڵاتی قارەمانانی هەیە باشە تۆڵە سندنی هەیە خاوەن ڕۆژنامە بووە 42 تا 45 باشە ئەم هەموو کەسە ئەنجە زمانزان بووە شاعیر بووە ڕاوەستا داهێنەری پەخشانە شعر بووە ئەمانە هەموو لە یەک کەسایەتیە کۆ ببنەوانەیە ئەو کەسایەتیە بەچی پی ئەوتێ شخصیەتی مەوسوعی هەمەلایەنە زانین خاڵی دووەم ئەوەیە کە کەسایەتی مامۆستا ئیبراهیم ئەحمەد کەسایەتیی هەمەلایەنە بووە ئەمە خاڵی دووهەم خاڵی سێهەم کە لە هەردوو خاڵەکە گرنگترە چییە مامۆستا ئیبراهیم ئەحمەد لە هەر دەرگایەکیاوە لەو دەرگایانی باسمان کرد ئێستا و خۆشتان ئاماژەتان باندێکیە لە هەر دەرگایەکییا بێ بە سادەی نەڕۆشتەوە بەسەریا نا داهێنانی تیا کردو ئیبداعی تیا کردووە وەک گوتم لە شعرا ئیبداعی کردووە لە چیرۆک نووسینە ئیبداعی تیا کردووە لە خەباتی نیشتیمانی ئیبداعی کردووە لە ئیشی خۆی لە میهنەی محامەتەکەی خۆی ئیبداعی کردووە لە ڕۆژنامە ئیبداعی کردووە لە تەرجەمە ئیبداعی کردووە لە بیر لە فکری ئیبداعی کردووە لە هەر یەکێک لەمانە لە هەر دەرگایەکیە بێ وەکو کەسایەتیشی مبدع دەرکەوتووە ئەمە زۆر گرنگە سیرکە ئەزانی چۆن ئەمە ینی حەزەکەم ئەمە تۆزێ باس بکەم ئەوەی زۆر گرنگە لێرە ئەوەیە بۆ نمونە چیرۆک نووسێکی بۆ نمونە وەکو چیخۆف باشە هەموو تەمەنی خۆی دائەنێ بۆی بێ بە چیرۆک نووسێکی داهێنەر باشە بۆ دلێر هەموو تەمەنی خۆی دائەنێ بە شاعیرێکی داهێنەر مثلا سارتەر هەموو تەمەنی خۆی دائەنێ بۆی بێ بە فەیلسوفێکی داهێنەر هەموو تەمەنی خۆی دائەنێ بۆی بێ بەوە ئەمە یەک دوو هەموو ئەو ئەسبابانەی هەموو ئەو شتانی کە پێویستن لە ژیانە دای بنێ بۆ ئەو قەسدا بۆ ئەو غەڕەزە ئەیهێنێتە بوون مثلا چ کەشێکی پێویستە بۆی شیعر نووسێ خەیاڵی پێویستە ئەیکە ئەچێت ناو جەوێکەوە چ ناو کەشتێکەوە کە خەیاڵاویە باشە چیتری پێویستە خوێندنەوەی پێویستە ئەخوێنێتەوە شارەزابوونی پێویستە لە شعر و ئەدەبی میلەتان ئەویژەکە مامۆستا ئیبراهیم ئەحمەد ئەمەشی نەکردووە مەجالی مەشی نەبووە مەجالی نەبووە یعنی ئەوەندەی توانیوە ئەوەندەی لە یەک وەختە لەژێر تۆپ و تیارەیە چیرۆکی نووسیوە شعری نووسیوە لەبەر ئەوە یعنی ئەم ئەرکەی کە مامۆستا ئیبراهیم ئەحمەد جێبەجێ کردووە بەڕاستی بە ئینسانێکی سادە ناکرێت ئەمە یەک دوو ئەم جۆرە کەسایەتیانە کە ئەم ئیبداعانە ئەکەن لەم لایەنە لەم بەڵێ لەم لایەنە جیاوازانە پیانەوتێک کەسایەتی نەتەوەبوون یعنی بەعەرەبی پێڵێن بین المللی یعنی کەسایەتیەک لە ناو میلەتانە چەند کەسایەتیەک هەڵەکەوێوان چەند کەسایەتیەک هەڵەکەوێ کە لە هەموو دەرگایەکە دەن و لە هەموو ئەو دەرگایانی کە لێ ئەدەن لە هەموو ئەو بوارانەی کە ئەچنەی نەک بڕۆن بەسەریا قوڵە بنەوە ئیبداعیتیان کەواتە دکتۆر دانا بەڕستنەوە کەسێکی شارەزا لە بواری زمان و ئەدەبە پێم خۆشە باسێک لە زمان و زمانپاراوی نووسینەکانی مامۆستا ئیبراهیم ئەحمەد یعنی با ئێمە ئاوا بڵین یەکێک لەو ئەرکە گرنگانەی کە مامۆستا ئیبراهیم ئەحمەد جێبەجێ کردووە و بە ئەرکی سەرشانی خۆی زانیوە ئەو کاتە لیژنەیەک نەبووە یان با بڵین مؤسسەیەک دامەزراوەیەک نەبووە
کە دیفاع لە زمانی کوردی بکە یەک دوو کە ستراکچەری ئەم زمانە وەکو پاراستن پارێزگاری لە ستراکچەر و لە سینتاکس و لە مۆرفۆلۆژیای ئەم زمانە بکە لە کللتوری زمانەوانی بکە لە پاشخانی زمانەوانی ئەمە بکە نەبووە دامەزراوەیەک نەبووە مامۆستا ئیبراهیم ئەحمەد بۆ خۆی بە تەنها ڕۆڵی ئەو دامەزراوەی بینێت کە خوێندکاری ئەو بەشەش نەبووە هیچ نەخێر جیاواز بۆ هیچ بەشە نەخێر زانی یعنی زۆر غەریب بووە مەسەلەن بۆ نمونە من نمونەیەکت بۆ بێنمەوە ئێمە هەتا ئێستش کە قساکەین ئەڵێن بێگومان فڵانە شدوایە وەنیە ئێوە غەڵەتە هەبێ بڵێ بێگومان ئێوە بڵێ گومانی نییە چونکە تۆ نەفی شتێک ناکەی کە نییە لە ئەوڵەوە ئەبێت تۆ بڵێ گومان ئەنجا بڵێ نییە وەنیە تۆڵی فڵان کەس لە ماڵ نییە خۆڵی لە ماڵ نییە فڵان کەس وەنیە ئەبێ باسی شخصەکە بکەی ئەنجا نەفی ئەو بکەی کە لە جگەکە لە ماڵەکە نییە هەموو نووسینەکانی مامۆستا ئیبراهیم ئەحمەد بگەڕێ یەک دەقیتیان لە یەک دەقا ناڵێ بێ گومان ئەڵێ گومانی تیان واللهی ئەمە لەو سەردەمەی ئەوە اختصاصت زمان نەبێ و ئەمە بزانی جۆرێکە لە داهێنانی گەورە لەناو زمانی کوردیا سەر ڕای ئەوە ئەو وشە سازیە جوانانەی کە کردوێتی لەناو دەقە شیعرەکانیان لەناو دەقە ئەدەبیەکانیان خاڵێکی تر کە هەر پەیوەندی بەمەوە هەیە ئەزانی مامۆستا ئیبراهیم ئەحمەد هەندێک هەوڵی هەیە با بڵێن با باسی بکەم بیرۆکەی دروستکردنی ڕابەری هەیە ئەها ئینسانی گەورە ئاوایە ناویلەتە ئینسانی گەورە خۆی ڕابەرە بەڵام بیر لە دروستکردنی ڕابەری تریژەکاتەوە بۆ چونکە قەناعەتی بەوە هەیە ئەم میلەتەی ئەو پێویستی بەڕابەرە وەنیە چۆن دروستی کردن ئەمانە ڕێگەی جیاوازیشی لەو ڕێگانەتان پێڵە ئەزانی هەوڵیاوە بۆ نمونە ژیاننامەی ستالین هێتلەر مەسەلەن ئەوانەی چی لێ بکە ئەمانە وەرجێڕێتە سەر زمانی کوردی بۆ ئەو سەردەم زۆر بووە یعنی تۆ وەرە ئەم هەموو زاراوە سیاسیە ئەم هەموو زاراوە فکریە فەلسەفیە تەرجەمە بکە بۆ لە زمانی ئینگلیزیەوە لە زمانێکی تری بێگانەوە بۆ زمانی کوردی زۆر قورسە ئەمە کورە هەر ناکرێت ئێستا ناکرێت ئێستا ئەزانی چی ئێستا من خۆم کتێبێکە نووسم مەسەلەن کتێبێک تەرجەمەکەم لە فکرە لە فەلسەفە بڕوا بکە زۆر جار دۆشدا منین بەدیار زاراوەیەکەوە مستەلاحێکەوە چۆن لە زمانی عەرەبیەوە بۆ من بیکەم بە زمانی کوردی ئەو لە ئینگلیزیەوە کردوتی کاک ئەنجا لە عەرەبیەوە کردوتی زۆر بێگومان یعنی چەند باسی کە ئەمە بەڕاستی تەواو نابێ یەشێک لەو ڕێگەیانی کە بەکاری هێناوە بە میلەتەکەی خۆی ئەڵێ بۆ نمونە سەیری فڵانە میلەت بکە کە ئەم ڕابەرەی دروست کردووە ئەمە ژیان نامەکەیتی هانێ ئەوە بۆ تۆ ژیان نامەکەی لە تۆش ڕابەرێکی وا دروستکە ئەزانی چۆن ئەم میلەتە بەو ڕابەرە چۆتە پێشەوە لە تۆش چۆ پێشەوە ڕابەرە دروستکە و پێی بچۆ پێشەوە زۆر خەمی بوو زۆر دکتۆر جایەکێکی دیکە لە خاسەتەکانی مامۆستا ئیبراهیم ئەحمەد ئەوەیە کە زمانی نووسینەکانی زوو ئەچێتەنەوە خەڵکەوە زمانی نووسینەکانی ئەوەندە سادەن ئەمە چی کردووە سێرکە سادەیە وە ساکارە و بە زمانی خەڵکشتی نووسی پێ دوای بۆچی مامۆستا ئیبراهیم ئەحمەد کە ئەم هەموو توانە و لێهاتووی هەیە بۆ پێ دوای بۆچی ئەم زمانە سادەی هەڵبژاردووە لە نووسینەکانی دەبەکاری بێنە کە بتوان ڕاڵێکی گرنگ لە نێوان خوێنەر و نووسینەکانان دروست بکات ئەمە قسەیەکی زۆر جوانەوە پرسیارێکی زۆر جوان و زۆر لە جێخۆیاتی ئێمە بۆ نمونە کە دیقەتی شعرێکی کلاسیکی کوردی ئەین بۆ نمونە دیقەتی شعرێکی حتى لەم تازانە مەسەلەن لە دوای 1960 دیقەتی گۆران بە بۆ نمونە دیقەتی ئەمانە ئەدەین ئەمانە تەماشاەکەی نوخبەیەک دەستە بژێرێک ئەم شعرانە خوێنێتەوە تێگەیشتووە مامۆستا ئیبراهیم ئەحمەد تەجاوزی و حاڵەتی کردووە بۆ مامۆستا ئیبراهیم ئەحمەد چۆتە ناو خەڵکەوە مامۆستا ئیبراهیم ئەحمەد قەناعەتی بەوە بۆ پێشکەوتن بە دەستە بژێر ناکرێت بە تەنیا پێشکەوتن بە دەستە بژێر ناکرێت بە تەنیا پێشکەوتن بە میلەتەکرێ بە ڕەشوڕوتەکرێ بە فەلاحەکرێ بە جوتیارەکرێ بە خەباتجێڕەکرێ بە کۆششکەرەکرێ بەمانە ئەکرێ ئەوەی کە میلەت ئەباتە پێشەوە هەموو شەریحەکانن هەموو چینەکانن بەیەکەوە نەگێک چین نەک تەنها موسەقەفی
زانی ئەوەشی کردووە ها گەلاوێش دەکردووە 1939 هەتا 1940 ڕئیس تەحریری گۆڤارێک بووە بە ناوی گەلاوێژەوە ڕۆڵێکی زۆر بەرچاوی هەبووە لە گەیاندنی پەیامی میلەتان بە کورد و بڵاوکردنەوەی بەرهەمی شاعران و ئەدیبان و نووسران و بیرەرانی کورد لەناو ئەو گۆڤارەیە سەدایەکی زۆر گەورەی هەبوو دوای داخرێ ئەوەندە کاریگەرە بێ داخرێ ئەزانی لەبەر ئەوە مامۆستا ئیبراهیم ئەحمەد ئەم زمانەی بۆ بەکارهێناوە لەبەر ئەوەی کە قەناعەتی بەوە هەبووە کە گۆڕانکاری لە ناو مجتەمەعا بە دەستە بژێر ناکرێت تەنیا دەستە بژێر قیادەیەکە بەس ئەوەی کە ئەبێ هەزمی بکە ئەم گۆڕانکاریە هەزم بکە لە ناوخۆیە چینەکەی خوارەوەیە فەلاحەکەیە جوتیارەکەیە خەباتجێڕەکەیە ئەبێ ئەمانە تێبگەێنی لە گرنگی شۆڕشکردن لە گرنگی گۆڕانکاری لە گرنگی وەرچەرخان بەرەو پێش ئاوردانەوە لە مێژووی خۆت بەڵام سوود وەرگتن لی چون بەرەو پێشەوە شەقاری گەورە گەورەنان بەرەو دروستکردنی دیواری حەزارەت ئەزانی بەرەو مەدەنی چوون پێشکەوتن لەسەر هەموو ئاستەکان ئەزانی ئەو لە فەلاح گەیانوە کە یەکێکەیە دیفاعت لێ ئەکا دیفاع دەرەبەک ناتوانێت دەرەقەتت نایە ئەزانی لەسەر ئەوە تەقەیلێکن تەقەیلێکن برینارێکن کاکە هەرواز نایەنێ ئەی خەنە سجنەوە هەرواز نایەنێ بۆ چونکە قەناعەتی بۆ هەبووە کە ئەگەر هاتو ئەم چینەی بۆ هاتە سەربار وتوانی لەم چینە بگەێنێت کە پشت و پەنایەکیان هەیە دیفاعی لێکە وتوانی مافەکانیان بسێنێتەوە لەسەر و خۆیان ئەو کاتە ئەم چینەی خوارەوە ئەم فەلاحە ئەم جوتیارە ئەم خەباتجێڕە ئەگاتە ئەوەی کە ئاسۆیەک ببینێ ڕۆشناییە ببینێت تروسکاییە بینێ لە ئاسۆیە و شوێنی کەوێت ئەجا گەورەی مامۆستا ئیبراهیم ئەحمەد لەوایە ئەم دارە ئەچێنێت و وازی لێنێ بۆ دوای خۆی ئەم ڕووناکیە دا ئەجیسێنێت و وازی لێنێ بۆ دوای خۆی ئەزانی ئەو وەختێک زۆر گرنگ بوو ئەزانی چی گەورەی ئەم پیاوە چەند باسکەی کەمە یعنی چۆتە دەرەوە لە ناو ئیسراحەتی خۆیان ڕۆمانێکی نووسیوە بە ناوی دڕک و گوڵۆ دەتۆ تەماشای کرد باسی زمانەوە بە لە ڕووی زمانەوە زێرکەین دڕک و گوڵ بە وردی دیقەتی بە دووشتی زۆر جیاوازن گوڵ بۆنی خۆشە دڕک بۆنی نییە گوڵ جوانە ئەنی خۆشی دەیاتێ دڕک لەگەڵە چێ بەم پەنجەیە تا ئازارە وانە پڕێکا لە خوێن وایە باشە بەڵام مامۆستا ئیبراهیم ئەحمەد دەیەوێت شتێک بە ئێمە بڵێ کە دەست ئەبەی بۆ گوڵێ لەیکەیتەوە چێ ڕێت لێگرێ ئەو دڕکە زەڕوریە ئەزانی ئەمە یەک دوو لەو ڕۆمانەیە باس لەوە ئەکا تەماشاکە مامۆستا ئیبراهیم ئەحمەد تا ئەچێتە دەرەوە چینێک پەروەردە ئەکا کە چینی جوتیار و هەژار و فەقیری ناو مجتەماعەکەیەوە نیە لەوێ لە دەرەوە لە دوای 1975 کە ئەم ڕۆمانە ئەنووسێ وە چریکەی کوردستان دەرەکە قەناعەتێکی تر دروستەکە قەناعەتەکە چییە؟ ئەوەیە کە ئەمانە ئەم چینێکی تر هەیە پێوتە چینی دەرەبەک باشە؟ چینی دەرەبەکیشی چییە؟ ئەڵێ وا خۆیان فەقیر و هەژارە چەوسێنەوە ئاخر دەرەبەک لەناو مێژووە ڕۆڵی ئەوە باشە ئەڵێ چۆن هەوڵ بین کوڕەکانیان ڕۆڵەکانیان نەتەوەکانیان فێرکەین کەوانە بن پەروەردەیان کەین کەوانە بن کە ڕێز لە چینەکانی تر بگرن دەرەبەگە ئیقتاعیە ڕێز لە فەلاح بگرێت ڕێز لە خەباتجێر بگرێت ڕێز لە جوتیار بگرێت لە ڕێز لە فەقیر و هەژار این تۆرە لە دەرەوە لە ناو ئیسراحەتی خۆیان بیر لەم شتە سەیسیرانە بکەیتەوە بەڵێ دکتۆر ئاماژت بە گۆڤاری گەلاوێژدەوە کە زانی بە ماوەی 2 ساڵە گۆڤاری گەلاوێژ لەلایەن مامۆستا ئیبراهیم ئەحمەدەوە بڵاو کراوەتەوە لە ئێستادا پێگەی ئەو گۆڤارە چۆن هەڵسەنگێنیت پێگەی ئەو گۆڤارە بۆ خۆی ئەبێ 4 بەرنامەدانیشین ئاوەوەی ئەزانی بۆ با پێت بڵێم یەکەم یەکێک لە مێژوو نووسەکان پێم وا بێ ئەحمەدی قازی بە هەڵانە چوو بێتم خەڵکی ئەو دیوە ئەڵێ ئەگەر گۆڤاری گەلاوێش خەینە تای تەرازویەکەوە نووسینەوەی مێژووی سەدەیەک 100 ساڵی میلەتی کورد بخێنە تەرازویەکەوە گەلاوێش قورسترە 10 ساڵ ئەوەندە ڕۆڵەکەی گەورە لەم
تۆ قسە بکە کەیفی خۆتانە فەرموو مامۆستاگیان فەرموو سەرکە گەلاوێش هەندێک قەڵەمی دروست کردووە دروست قەڵەمی دروست کردووە یعنی نووسەری دروست کردووە ئەم ئەرکە ئەرکێکی ئەوەندە جوان و نیشتیمانی و گەورەیە کە هەر لە پیاوێکی وەکو برای محمد ئەوە شێتەوە ئەم بیرۆکەکە ئەزانی خۆ کابرا خوێندنەوەی هەبووە مەوهیبەی هەبووە سین ساڵ چوزانم شاعیرێک بووە نووسەرێک بووە بیریارێک بووە سیاسیەک بووە بەهرەکەی هەبووە خوێندنەوەکەی هەبووە فکرەکەی پێ بووە بەس چێ دەستی گرتووە مامۆستا ئیبراهیم دەستی گرتووە گەلاوێش دەستی گرتووە ئەزانی ئەمەیەک دوو سێ لە ناو گەلاوێژە تۆ ئەزانی یەکێک لە شانازیەکانی گۆڤاری گەلاوێژ ئەوەیە هەندێک دەقی ئەدەبی کوردی هەیە بۆ یەکەم جار لەوێ بڵاوکراوەتەوە دواتر بوون بۆ کتێبانێکی ئێستا هەن سالم دەقی هەیە لێ بڵاوی کردەوە سالم هەندێک پێش ئەوەی دیوانی بۆ نمونە نالی تحقیقکردن 1970 ڕەحمەتی مامۆستا مەلا کەریم و کوڕەکانی کاکە حەموو کاکە فاتیحوانە تحقیقیان کردەوە ساگان کردەوە پێشەوە دەقی نالی هەیە لەوێ بڵاوکراوەتەوە ساخ کراوەتەوە بڵاوکراوەتەوە ئەزانی دەقی مەحویتیایە زانی کە ئەمانە بەشێکی گەورەی زیێڕینن لەناو مێژووی ئەدەبی کلاسیکی ئێمە لەگەڵ ئەوانەشە وتاری سیاسی زۆر جوانی تایە مامۆستا ئیبراهیم ئەحمەد هەندێک وتاری زۆر جوانی هەیە خۆی تایە باشە ئەمەش خاڵی سێهەم خاڵی چوارهەم دیقەت بە لە ناو گەلاوێژە هەندێک شتی وەردەبینیتەوە بۆ نمونە هەتا ئەو ساتە هەتا ساتی 1939 بۆ 1940 فترەی بەڵێ مێژووی ئەدەبی ئێمە ئەو کاتە مێژووی سیاسی ئێمە مێژووی کلاسیکی بووە ئێمە لە 1962 ساڵی وەفاتی گۆرانە لە 1950 و 60 وەرچەرخان ڕوئا لە ئەدەبی کلاسیکی بەرەو ئەدەبی ڕۆمانتیکیە ڕۆمانسیەتە کە گۆرانەکە پێشەوە نەبووە ها شتانە نەبوو باش ینی فترەی دەرچوونی گەلاوێژ فترەی ئەدەبی کلاسیکی بوو کەچی دەقی نوێی تایە کەچی دەقی ڕۆمانتیکی تایە زۆر سەیرە ئەمە ئەزانی لە چێوە لە چێواتەوە مامۆستا ئیبراهیم ئەحمەد تەجربەی خەڵقی کردووە کە ئەو دەقە شیعریانە لە میلەتانی کەوە وەرگرێ و تەرجەمەی کات و لەوێدایە شعر تەرجەمەکردن ئەو سەردەما زۆر مهم و زۆر شعر زۆر گەورە بووە زەین چۆنە من وەکوتم مامۆستا ئیبراهیم ئەحمەد بە یەک ڕستە ئاوا بڵێم قدرەت و توانای وابووە و بیرکردنەوەی وابووە بۆ پێشخستنی ئەم میلەتی کوردە یەک ڕێگەی بەکار نەهێناوە دەیان ڕێگەی بەکارهێناوە و ئیمانی بەوە هەبووە لە هەر لای کۆمەڵی ئیسفادەی لێکرد کە محامی بووە چاوساوە ئیسفادەی لێکردووە جوتیار ئیسفادەی لێکردووە کە نووسەر بووە دەستە بژێری نووسەران و ئەدیبار سوودیانەوە کردووە کە گەلاوێژی کردووە خاوەن قەڵەمەکان و خوێندەوارەکانی ئەو کاتە سوودیان لێوە کردووە کە شیعری نووسیوە کە گۆڤاری مەناڵانی هەبووە ئەزانی کە چوزانم ینی لە هەر دەرگایەکە کە بۆ نمونە ژیاننامەی ڕابەرانی سیاسی و فکری دەرەوەی کوردی نووسی و هێنێتنەوە جا شتێک هەیە بوو بیرمان سەرنجە مامۆستا لەسەر گەلاوێژ دەڵێن گەلاوێژ لەگەڵی کە ڕۆژنامەیەکی ڕۆشنبیریە بەڵام بە شێوازێکی زۆر لێزەرانە پەلی بۆ بابەتی سیاسی کێش کردووە زۆر زووتاری سیاسی زۆر جوانی تایە ئەنجا فکرمان نەچێ ئەو ینی زۆربەی زۆری ئەو دەقە شیعریانەی کە ئەو دەقە ئەدەبیانەی کە لە ناو گەلاوێژ بە تەنز هاتون بە تەنز ینی تەنز بوون لە واقعی سیاسی ئەی خۆژانی گەلی خۆشی وایە ڕۆمانی نییە ژانی گەل ئەی باشە ژانی گەلی خۆشی وایە ڕاخلەکردنێکی توندا ئەو زمانە سادە و ڕخنە بەقەوەتە ئەنجا بیرمان نەچێ وەڵام شتێکی کە هەبوو باش بوو ینی فکرم کەوتەوە نەڕوا بە سەرمانە لەم ماوەی پێشووە دوو تاری مامۆستا ئیبراهیم بۆ هێنان بە عەرەبی ئەنجا عەرەبی زانێکی چەند سەیری لە ڕۆژنامەی نێزاڵی ئەو کاتەیە باشە بە دوو عەدەد بوو هات بۆ من بەڕاستی وابزان خۆشی زیاترە
شرحی دوو قانونەکە دوو بڕگەی قانونیەکە محامێکی گەورە بووە بەڵێ شرحی دوو بڕگەی قانونیەکە مامۆستا برای محمد ئەوە بزانم ئەبێ بە کتێبێک چاپەکریان ماوەیە بەڵێ دوو حەلقەیە بڵاوێ کاتەوە دوایی محاکەمە کرێ لەسەری باشە بەڵێ گوێم بۆ بڵێ چەند مهمە بەڵێ بەزان مادەی دووسێ لە دەستوری عراقی بکاتە شەرحێکی زۆر وافی و جوانێکە دوایی محاکەمە ئەکرێ و ئەگیرێ لەسەری کە بەرنابێ ڕەدێکی ئەوە ڕەدێکی ئەو محکەمەیە ئەداتەوە کە لەسەر ینی محاکەمی مامۆستا برای محمەدیان کردە لەسەر شەرحی بڕوا بکە حتا ئەم دقیقەیە من کە خوێنومەتەوە پرۆفیسۆرم لە زمانی عەرەبیە بەڵێ معجبی ئوسلوب و شێوازی داڕۆشتنی ئەو نووسری مامۆستا برای محمەد ئەوەندە بە زمانێکی پارا و جوان نووسێتی ئەوەندە بە زمانێکی پارا و جوان نووسێتی جگە لەوە وەختمان ماوە زۆر کەم مامۆستا وەختمان ماوە ویستم شعرێکی بخوێنمەوە فەرموو مامۆستا حەزەکەم کۆتاشتمان ئەو شعرە بێت ئەخر بەش تۆزە باسیشی بکەم کەمێکی جواستێکی فەرموو شعرێکی هەیە شیرین بەهارە بەڵێ ئەوە زۆر عەزیمە بەڵێ ئەمە لە بڵێن لە یادگار و هیوایە بەڵێ ئەڵێ شیرین بەهارە بەهاری شادان بێبەهرەن لە ژین گەری نامرادان جەژن و بەهار و سەیران و خۆشی گشتی پیرۆزی گەردن ئازادان مەژی بۆ مردن بمرە بۆ ژیان چۆن قازانج ئەەکەی تانەکەی زیان لە زەڕەی زنجیر دڵت نەلەرزێ پەیوەند بۆ لەشە نەوەک بۆ گیان بە کورتی دووسێ کەلیمەی لەسەر بڵێن یەکەم هەر بەکارهێنانی وشەی شیرین شیرین نەمە ناوی ئافرەتەوە ناوی ژنە ژن ڕاستە لە ئافرەت ناوی ژنە باش ژن شیرین بەهارە پێش هەموو شتێ ئەوەی کە ژیان ئەبەخشێ بە مجتەمع ژنە بۆیە لە هاوتایەکە لەگەڵ بەهارە شیرین بەهارە ئەمە یەک باش جەژن و بەهار و سەیران و خۆشی گشتی پیرۆزی گەردن ئازادان باشە مجتەمع بەنسبەت مجتەمعەوە بەهار یعنی چی بەنسبەت ئەم میلەتیمە بەهار یعنی چی یعنی ژیانەوە نێبوونەوە باش ئەمە بە کورتی ئەم شتانە مەژی بۆ مردن بمرە بۆ ژیان ئەمە فەلسەفەیە مەژی بۆ مردن یعنی مەژی بۆی بمریت و کۆتایی پێبێ نا بە ئومێدەوە بژی بمرە بۆ ژیانی وا بژی کە نامری یەکەم ئەوە معنای یەکەم معنای دووهەم ژیان بەچی بەردەوامە بێ کە نەوەی دوای خۆت تێ بگەێنی و پێ بگەێنی ئەوەندەت لا گرنگ بکە بۆی بمری ئەمە ئەو ینی چۆن ئەم پەیامەی کە بەدەستەوەی ئەیدی بنەوەی دوای خۆت مەژی بۆ مردن بمرە بۆ ژیان چۆن قازانجەکەی تانەکەی زیان ئینسان چۆنە تا خەبات نەگا ئەگا بە خۆشی ئەگا بە قازانج ئەمەی دیێڕی ئەخیری زۆر جوان و کۆتایی پێێنین ئەڵێ لە زەڕەی زنجیر دڵت نەلەرزێ مەترسە ئەگەر گیرایت و لەسەر مەبدە و لەسەر عەقیدە و بیر و باوەڕی نەتەوایەتی خۆت سجن کرایت و تعزیب درایت و ئەشکەنجە درایت و سزا درایت بۆ پەیوەند بۆ لە شەنەوەک بۆ گیان تەماشاکە ئەڵێ ئەو کەسەی کە تعزیبی تۆ ئەدا تعزیبی جەستە دەدا خۆ تعزیبی ڕۆحت نادا ڕۆح ئازادە گیانە ئازادە ناتوانێت دەسەڵاتی بەسەر ڕۆحی تۆیان نییە دەسەڵاتی بەسەر پەنجەیەک و دەستێک و قاچێک و چاوێکتا هەیە دەبا تعزیبی با چییە پەیوەند بۆ لەشە ئەو کەلەپچەی کە دێتە دەستی تۆ ئەو قامچەی کە ئەوە شێنرێ لە تۆ لەکوێوە شەوێ بەس ئەتوانێت ئەوە کۆتکە بەڵێ ناتوانێت لە ڕۆحت بگرێت بەڵێ ئەشکەنجێ ڕۆحت زۆر بەخەوتە مامۆستا شارە زۆر جوانی تەفسیرێکە دەست خۆ زۆر سپاس دکتۆر داینا سپاس بە تۆ سپاس بکە لە بەیانی کوردستان دەست خۆش زۆر سپاس مامۆستا زۆر بەخێر بیت.